شەوی حوتی دوانزە حوسێن سەرقاڵی کاری کلێنس فرۆشتن دەبێت لا نزیک بارەگایەکی حزبی لە شاری کەلار کە هێرشکەران هێرشی بۆ دەبن و تەقە دروست دەبێت ئەمیش بە سەختی بریندار دەبێت. تەلەفۆنی بۆم کرد ئەو لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەت کاک مەسعود بەرزانی تەلەفۆنی بۆ جەنابی وەزیری پەروەردە کردبوو کە حوسێن بەهۆی هەژاری و ئاوارەیی و نەیتوانیوە بچێتە بەرخوێندن هەر بۆیە لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی گەرمیانی ڕاستپاردووە تاوەکو حوسێنی 13 ساڵان بگەڕێنرێتەوە بەرخوێندن. ئێمە سەردانەکەمان بە مەبەستی ئەوەیە کە لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیری پەروەردە کە حوسێن و مناڵەکانی تریش بگەڕێنەوە بۆ خوێندن ئەو مناڵانەی کەوا خوێندنی بەنەڕەتی ئەیانگرێتەوە و کاکە حوسێن کە تەمەنی 13 ساڵە خوێندنی خێرامان هەیە خوێندنی خێرا بۆ ئەو مناڵانەیە کە تەمەنیان گەورەیە و خوێندنیان لە دەست دەرچووە بە هەرهۆیەک بێ و خوێندنی خێراش سیستەمێکە کە هەر ساڵی خوێندن بە 2 ساڵ بۆی حسابە. ئێمە چی کاکە حوسێنی 13 ساڵ و مناڵەکانی تریشی کاکە عەلی هەمووی ئەخێنە بەر خوێندن و بێگومان دڵنیایشین کە حکوومەتی هەرێم کە هەروکو باوکی ئاماژەی پێکرد لەبەر ئەوە لەبەر حاڵەتی هەژاری نەیتوانیوە مناڵەکانی بخاتە بەر خوێندن و حکوومەتی هەرێمیش باوکی هەموو ئەم هاوڵاتیانەیە و هەموو ئەم خانەوادێش یەکێکە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیاین کە دەرفەتێکە ڕخسیان بۆ ئەوەی کە لە ڕووی مادی و پێویستەکانی قوتابخانەیشەوە هاوکاریان بن. کاتێک بەڕێوەبەری پەروەردەی گەرمیان پەیامی سەرۆکی حکوومەت و وەزارەتی پەروەردەی بۆ خانەوادەی حوسێن هێنا پێی وتن هەموو مناڵەکان دەگەڕێننەوە بۆ خوێندن. ئەم خانەوادەیە بەو هەواڵا زۆر دڵخۆش بوون. زۆر دڵخۆش بووە هەر زۆر ئەگەر حەزەکەم بەیانی یانی چاق بووم تا بچمە ناو مەکتەب تا بوومە دکتۆر تا یارمەتی خەڵک بدەم تا ئازارەکەیان لێ دەرکەم چۆن لە ئازار لە ئێمەیان دەرکرد. تۆ ئێستا ئازارەت هەیە هەر؟ دەسم من سپاسەکەم لە سەرۆکی حکوومەت کاک مەسعود و هەموو لایە یارمەتی ئێمەیدا. من شخصی خۆمە سپاس سەرۆکی حکوومەت دەکەم و سپاس خەڵکی کوردستان ئەوە یارمەتی منی داوە من سپاسیانەکەم هەموو لایە یارمەتی منی داوە. ئەگەرچی خۆپیشاندەران بە مەبەستی داواکاری دێنە سەر شەقام بەڵام دەست بەجێ دەست دەکەن بە سوتاندنی بارەگای حزبەکان و فەرمانگا حکوومیەکان. فەرمانگا و بارەگا حزبیەکانیش لە سنووری گەرمیان زۆرترین زیانیان بەرکەوت لە ئەنجامدا 2 هاوڵاتی کفری گیانیان لەدەستدا و 6 کەسیش لە هاوڵاتیان و هێزانامنیەکانیش بریندار بوون و چەندین فەرمانگای حکومی و بارەگای حزبیش سوتێنران کە زیانی 100 ملیۆن دیناری لێکەوتەوە. هەرێم جاف کوردستان 24 گەرمیان.